حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دووبارە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام کۆمەڵێک ڕێکاری تایبەت هەیە کە لەم پلەبەرزکردنەوەیە جۆرێک لە ناڕزایەتی لێکەوتێتەوە. بەڵام بەرلەوەی من باسی ناڕزایەتیەکان بکەم کە ئەوەی کە هەیان بۆ فەرمانبەران و باسی لێەوە دەکەن، دەبێت زانیاریە وردەکان ڕاستەخۆ لەگەڵ بەڕێز لوقمان وەردی کە بەڕێزاندانی پەرلەمانی کوردستانن ڕاستەخۆ لە هەولێرەوەمیان ئێمە دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەم لەسەرم بابەتە. کاک لوقمان، زۆر سپاس بۆ ئامادەبوون لەسەر ئەم بابەتە. دەمەوێت بزانم کە کاک زیاد دیارە وا بڕیار بوو کاک لوقمان میوانمان بێت. کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنێکێتی لە پەرلەمانی کوردستان میوانمانە. کاک زیاد پلەبەرزکردنەوەی دووبارەی فەرمانبەران دەست پێ دەکاتەوە، میکانیزمەکانی ئەم بەرزکردنەوەی چییە؟ زۆر سپاسم کاتتان باش، سڵاو و ڕێزمان بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. من زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و سەرۆکی لیژنەی داراییم لە پەرلەمانی کوردستان. لە ڕاستیە مەسلەی وەستانی بەرزکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ماوەی 6 بۆ 7 ساڵە وا بەرەو 7 ساڵە چێکە لە هەرێمی کوردستانە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران وەستاوە کە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران بە یاسا ڕێکخراوە و دیارە وەساندنی ئەم پلەیە ماوەی ئەم چەند ساڵە بە ڕێنمایی تعلیماتی حکوومەت کراوە کە ئەمە نایاساییە. کری ئەمە بڵێن ئەوەی کە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی نایاساییەوە. بۆ ئەم مەبەستا ئێمە چەندین جار چەندینی یادداشت ئاڕازەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی ئەوانەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ وەزارەتی دارایی کە ئەم بڕیارە نایاساییە کۆتایی پێبێن و بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە لە هەرێمی کوردستانە. ئێمە من ئەمەوە بیری ئێوە بخەمەوە بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان کە لە ڕابردووە دوو راپۆرت لەلایەن لیژنەی داراییەوە ئامادەکرابوو کە بە حوزوری حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و وەزیری دارایی لە پەرلەمانی کوردستان و راپۆرتانە پێشکەش کراوە. بابەتی سەرەکی ئەوە بووە دوجار لە ڕابردووە چەند مانگی ڕابردووە ماوەی 3 مانگ ئێمە خەریکی ئامادەکردنی راپۆرتێک بووین لە لیژنەی دارایی سەبارەت بە 12 یادداشت کە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕابردووە بە پێی مادەی 66 دابوویانە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە پێویستە لایەنی پەیوەندیدار و وەزیرە تایبەتمەندەکان بێنە بانگێشی پەرلەمان بکرێن و لێ ئەم پرسیارانەیە ناڕاستە بکرێت و وەڵامی ئەم پرسیارانە بدەن. ئێمە لەسەر ڕۆژتایی ئەو 12 یادداشتە راپۆرتێکمان ئامادە کردووە کە بە پێی کە راپۆرتێکی بەلامانەوە گرنگ بووە و بە پێی لە حوتەوەرە راپۆرتەکان خۆیان نەبینیەوە ئەو 12 یادداشتە و 13 یادداشت بە دو یادداشتەوە جێ بۆ تۆ لەو راپۆرتاو کە ئەم راپۆرتەمانداوەتە سەرۆکایەتی پەرلەمان و لێ نێراوەتە ئەنجومەنی وەزیران و بۆ وەزیری دارایی کە وەزیرە تایبەتمەندەکان و ئەنجومەنی وەزیران بێنە پەرلەمانی کوردستان. بەداخەوە ئەوە ماوەی 2 مانگە راپۆرتەکە گەیشتوتە دەستیان تا ئێستا ئەوانە نەهاتوونەتە پەرلەمانی کوردستانیان ئەو کاتە دیاری نەکراوە لەگە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەو کۆبوونەوە ئەنجام بدرێ و دانیشتنەی پەرلەمان ئەنجام بدرێ و پەخش بکرێەوە ڕای گشتی و لێ راپۆرتەکە ئامادە بکرێەوە هەموو پرسیارانەی کە ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو بابەتانە هەیەە قسەی لەسەر بکەن کە یەکێک لە تەوەرە گرنگەکانی بریتە لە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دیارە لەو ماوەیە عەفو با تەواویکەم هەم وەزارەتی پێشمەرگە و هەم وەزارەتی ناوخۆ و هەرسێ سەرۆکایەتەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش پلەکانی خۆیان ئەم پلە بەرزکردنەوەیان ئەنجام ماوە. ئەوەی ماوەتەوە فەرمانبەرانی شارستانیە کە بە پێی بە دوواداچوونەکانی ئێمە نزیکەی لە 150 فەرمانبەران ماوەتەوە موچە خۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ماوەتەوە کە پلە بەرزکردنەوەکانیان بۆ نەکرێ ئەوانیش بریتین لە فەرمانبەرانی شارستانی. لەبەرەوە لە راپۆرتەکەی ئێمە بە واضحی ئەمانە ئیشارەتی پێدراوە بە واضحی ڕوونمان کردوێتەوە کە نایاساییە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی پێویستە پلە بەرزکردنەوە بکات. بۆچی ئەوان ناکرێت مۆبەڕیرەکە کوردستان چاوەڕێمانەکە بێنە پەرلەمانی کوردستان و لێرە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە کە ئایا
مبڕیان چییە بۆ پلە بەرزکردنەوە. دیارە مبڕەکان لە ڕابردووەوە بووە کە مەسەلەی قەیرانی داراییەوەوانە هەبوو، بەڵام هەموو لایەکمان نەزانین قەیرانی دارایی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان 4 سەرچاوی ئەساسی هەیە کە گرنگترین و گەورەترین سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان فرۆشتنی نەوتە. ئێستا هەموو لایەکمان نەزانین کە نرخی نەوت لە سارێکی بەرزایە و لە ئاسێکی بەرزایە و نرخەکەی لەبەرەوە کەواتەیە ساکرێ بڵێن هەرێمی کوردستان لە قەیرانی داراییە نییە. لەبەرەوە هەموو ئەم یاسایانەی کە هەبوون و ئەگە قەیرانی داراییش هەبێ ئەو وەستاندنە ئەو ڕاگرتنە هەن نایاساییە، چکەوە بە یاسا ڕێکخراوە پێویستیە کرد کە هەموو ئەوانەی کە حکوومەت هەرێمی کوردستان ئەوێت پێویستەکات جارێککە بە یاسا ئەمە ڕێک بخرێتەوە، بەڵام بە یاسا فەرمانبەران حەقی خۆیانە کە پلە بەرزکردنیان بۆ بکرێ، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی نەکردو. ئێمە چاوەڕێمانەکە بێن ئەم وەڵامی ئەو پرسیارانەمان بدەنەوە، بەڵام بەداخەوە نەهاتن ئامادە نەبوون. بەڵام ئەوەی کە ئەزانین ئاگامان لێتی ئێستا هەنگاو هەیە بۆ ئەوەی ئەم پلە بەرزکردنەوە بکە، بەڵام ئەم پلە بەرزکردنەوە لە یاساکە هیچ تەفسیرێک هەڵ ناگرێت کە جیاوازی و جیاکاری لە نێوان فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێ بۆ پلە بەرزکردنەوە. هەموو فەرمانبەران حەقی خۆیانە و پلەکانیان بەرز بکرێتەوە. ڕاستە ئەچید کێ کە باتێ باس لە شایستاکەن تەواو فەرمانبەرانەی شایستەی بەرزکردنەوەن کاتەکانیان ئەوانەی شایستەن نەگەوە بکرێتە ئیجتیهاداتەوە. باشە با باس لە ئەو مافە بکەین کە فەرمانبەر دەزانین کار فەرمانبەرێک لە فەرمانگەیەکی حکومی دادەمەزرێت ساڵی یەکەمی علاوەیە دوای 4 ساڵ تەرفیعی بۆ کرێت پلە بەرزکردنەوەی بۆ دەکرێت. ئەمە یەکێکە لە مەرجەکان کە لە ڕابردووە هەبوو. لە ناوەندیش هەمان یاسا و هەمان ڕێکار جێبەجێ دەکرێت. لە هەرێمی کوردستان دیارە ئەمە نییە. دەسەڵات دراوە بە بەڕێوبەری فەرمانگەکان بۆ جێبەجێکردنی پلەبەرزکردنەوەی فەرمانگەکانیان. ینی جۆرێک لە ناهاوسەنگی دروست نابێت ئەگەر دەسەڵاتی حیزبی بەسەریدا بەرفراون بیان جۆرێک لە واستە واستەکاری دوور و نزیکی لە فەرمانبەرەوە خزمایەتی ئەمانە چۆن ڕەچاوەکرێت، چۆن چارەسەری ئەم کێشانە دەکرێت. یەکەم حەزەکەمەوە پێ بڵێم لە ڕابردووەوە بوو ئێستاوانیە شتیوانە هیچ یاسایکی تازە لە هەرێمی کوردستانە دەرنەچوێنراوە کە ئەمە گۆڕانکاری بەسەر دیارە من بەبستمەوە نییە کە گۆڕانکاری بەسەردا هاتبێت کە لە 2014 قەیرانی دارایی ڕوویکردە هەرێمی کوردستان پلەبەرزکردنەوە ڕاگیرە. مەبەستمەوە تا ساڵی 2014 ئەگەر ئیجازەم بێ من لە پرسیارەکە تێگەیشتم. بەڵێ ئەگەر ئیجازەم بێ بۆی پرسیارەکە تێگەیشتوم با وەڵامت بەمەوە. ئەوەی لە پێش 2014 چۆن بووە ئەبێ ئێستش هەروە بێت، چکە هەمان یاسایە هیچ تەفسیرێکی کاڵ ناگرێ. ئەگەر وەکو هەمان شت نەبێن نایاساییە ئەبێت پێویستەکە هەمان شت بکەن و هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانی شەگرێتەوە، چونکە ماوەی 6 بۆ 7 ساڵە ئەمە بەم شێوەیە ڕاگیراوە. لەبەرەوە پێویستەکە هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمیان ئەم شایستەی خۆیان وەربگرنەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان. وەکوتم هیچ یاسایەکی تازەش نییە بڵێ بە شێوەیەکی تازە ڕێکخێنەوە. ئەوەی کە هەیە بە ڕێنمایی تعلیمات کە بیانەوێ ڕێکی بخەنەوە، ئەم ڕێنمایی تعلیماتە لە هەر شوێنێکەوە لە وەزارەتەوە لە فەرمانگەیەکەوە لە هەر شوێنێکەوە دەربچێت نایاساییە و پشتی بە هیچ یاسایەک نەبەستووە. لەبەرەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا، چکە وەکۆی تۆ باست کرد کە چوویتە دەرەوەی یاسا، لە دەرەوەی یاساکان ئەو یاسانی کە لە هەرێمی کوردستانە ئەو یاسانەی بەرکارن کاری پێکرێت لە هەرێمی کوردستانە، لە دەرەوەی ئەم یاسانە هەرچۆنێک کاری لەسەر کرێ ئیجتیهاداتی تێکەوێ ناکرێ شایستەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وای لێ بێت کە لە فەرمانگەکەی بە تەقیمێک کوابێ ئەمە پشت بە یاسا بەسێ و بە یاسا ئەم تەقیمە بکرێت. لەبەرەوە چاوەڕێن ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێ بۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەو پرسیارشمان باتەوە کە ئێمە بە دوواداچوونی وردەکەین کە ئەمە یاساییە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یاساکە و خۆی جێبەجێ بکات. باشە کاک زیاد دەزانین کە پلەبەرزکردنەوەی وەزیفی فەرمانبەران کە جێگیر دەکرێت پێویستەی بە یاسای بودجە هەیە. لەم ساڵدا تا ئێستا هیچ دەنگۆیەک نییە بۆ ئەم یاسایە لە نێو پەرلەماندا. یعنی جێبەجێ دەکرێت دەم بڕیار لە کاتێکا کە هێشتا یاسای بودجە لە نێو پەرلەماندا پەسەندە، یان هەر دەنگۆ نییە بۆ جێبەجێکردنی یاساکە. سیرکە ئێستا من حەزەکەم شتێکت بیرخەمەوە ئەوە دووخولی پەرلەمانە تا ئێستا پرۆژەی بودجەمان نەبینیوە کە هیچێک لە خەلە لە گەورەکان نەک تەنیا بۆ بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران
بۆ تەواوی جومکەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەهۆی نەبوونی قانونی بودجەوە کێشەی بۆ دروستوە. حەزەکەم باس بە ئیجازەم بەی بۆی باسی کەم و شتێکشتان بیرەخەمەوە دوو خولە ئەو نزیکەی 10 ساڵە هەرێمی کوردستان قانونی بودجەی نییە، بەڵام کە قانون بودجەشی نەبووەوە 6 بۆ 7 ساڵە پلەی بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە. لەبەرەوە قانونی بودجە یەکەم ئەو ناعادالەتی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە نێوان شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە پرۆژە خۆزمەگوزاریەکانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستانە هەیە و ڕخنە و گلەیمان هەیە وەڵی ناعادالەتی ئەیە بەهۆی نەبوونی قانونی بودجەوەیە. ئەو ناشەفافێتەی لە هەرێمی کوردستان هەیە لە سەرچاوەکانی داهات و لە داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی فرۆشتنی نەوتەوە بە داهاتی ناوخۆوە بەهۆی کە لە بەغاوە دێ بە هاوکاریەکانی هاوپەیمانانەوە ئەو ناشەفافێتی لە داهاتی هەرێمی کوردستانە ئایا بریتە لە نەبوونی قانونی بودجە و هەروە لە خەرجەکانی هەرێمی کوردستان خەرجی هەرێمی کوردستان کە ئێستا نازانین خەرجەکانی هەرێمی کوردستان چییە و ناشەفافە پەیوەندی بە قانونی نەبوونی قانونی بودجەوە هەیە و هەمووشمان نەزانین ئێستا یەک وەزارەت لە هەرێمی کوردستانە بۆ ساڵی 2023 ئەگەر لێی بپرسی لە وەزیرێک بپرسی هەر کام لە وەزیرەکان بڵێ بۆ 23 استراتیژ و بەرنامەی وەزارەتەکەت چییە ئەتەوێت چۆن خزمەت بکەی بە وەزارەتەکەت لەبەر قانونی بودجەمان نییە هیچی ئاگاداری هیچ نین ئەوەی کە هەیە ئەو تاگەڕەوەی کە ئێستا ئاڵێن لە هەرێمی کوردستان دروستووە بە بۆنین نەبوونی قانونی بودجەوەیە. لەبەرەوە بۆیە زۆر جەخت لەواکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پرۆژەی بودجە ئامادە بکات هەر لە سەرەتای ئەم خولەوە لە 2019ەوە لەگەڵ دەست بە کاربوونی کابینی ئەم کابینەی حکوومەت کە لە کارنامەکەی خۆیانە لە پەرلەمانی کوردستان پێشکەشیان کردووە یەکێک لەوانە بووە کە پرۆژەی بودجە بنێرنە پەرلەمانی کوردستان هەرێمی کوردستان بێتە خاوەنی قانونی بودجە. بەردەوام جەختمان کردێتەوە بەردەوام فشارمان دروست کردەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پیانوتی لە ساڵی 2020 بە دوواداچوونی وردمان کرد وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان پرۆژیان ئامادە کرد پرۆژەکە نێرای ئەنجومەنی وەزیران کار ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێ و بنێرێتە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە پرۆژەی پەسەند نەکرا و نەنێرا. ئێستش بۆ داهاتوو بۆ 2023 هەموو لایەکمان پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی جەختەکەینەوە بەردەوام بە نووسراو بە یادداشت هەوڵە دەین لە هەوڵی وایین کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆی هەرێمی کوردستان بێتە خاوەنی قانونی بودجە. ئەچیت کە قانونی بودجە هەبوو بەشی زۆری ئەم کێشانە عیلاجەکە حتا بە دامەزرانی گرێبەستەکان کە ئێستا باسیەکەین و بەوانە بێژەوە بە دامەزرانی تازە لە هەرێمی کوردستان و بەرنامەی وەزارەتەکان بۆ چێونەتی خزمە گوزاری و دروستبوونی شەفافیت و نەمانی نەعادالەتی و دەسەڵاتەکان و گەڕانەوەی دەسەڵاتەکان بۆ وەزارەتەکان هەمووانە بەشێکی زۆری ئەمانە عیلاجەکە قانونی بودجە بەشێکی زۆری عیلاجە. باشە کاک زیاد دەزانین من ئەم بابەتم لەبەردەستە کە دەزانین مەرجەکانی مەرجەکان بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە فەسڵی 4 یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 تا هاتووە کە چەند مەرجێکە بێت بۆ ئەوەی کە پلەبەرزکردنەوە تەرفیعی فەرمانبەران بکرێت. یەکێک لە بابەتەکان بوونی وەزیفەی چۆڵ کە هاوتای بەرزتر لە وەزیفەیە بێ هەروەها سەلماندنی توانە و لێهاتووی ئەوەی کە تایان نییە ماوەی ڕاژەیە یعنی بەپێی ئەمەی ئێستا بەپێی ئەم بڕیاری کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە ماوەی ڕاژەکە دیاری نەکراوە تەنها لێهاتووی کەسەکەیە فەرمانبەرەکەیە ئەمە نابێتە کێشە؟ ئەچی دەبێتە کێشە چکە بەپێی کات بەپێی زەمن بەپێی کاتی ڕاژەی هەر فەرمانبەرێک حەقی خۆیەتی پلەکەی بەرز کرێتەوە بەشێک لەوانەی کە پێویستی بەپایە سپایەکی سەرۆتر کە چۆڵ هەبێ هەموو فەرمان بۆ هەموو فەرمانبەران نییە بەشێک لەمانە پایان هەیە بەڵام ئەویکەی پلە بەرزکردنەوەی ساڵانەی خۆی وم تەرفیع و علاوەی کە پێڵێن ئەچی دەما حەقی شەرعی خۆیەتی بەپێی یاساکە تا مامەڵی لەگەڵ بکرێن نەک بەپێی ڕێنمای تعلیماتێک کە لەگەڵ یاساکایەک نەگرێتەوە. باشە یعنی چاوەڕێ دەکرێت لە 2023 ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەم شێوازی ئێستا بەم میکانیزمی کە جەنابی شەباس لێو کرد کۆمەڵێکەکەم و کوڕی هەیە لە 2023 پلەبەرزکردنەوە دەست پێ بکات؟
وڵات چاوەڕێەکەین و ئێمە چاوەڕێمانەکەی وەکوتم ئەو کۆبنەوەی ئەنجام بدرێ بێنە پەرلەمانی کوردستان لەوێ قسە و باز لەسەر ئەوە بکەین و ئەنجومەنی وەزیران ئەمە بە هەند وەربگرێ کە من دڵنیام بەشێک لەوەی کە ئێمە و راپۆرتەمان داوا پێیانە و راپۆرتە هەمەلایەنە وەکوم وتم کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ و باشی تایەوە بەشێکی زۆری پرسیاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرسیار و بە دوواداچوونی ئەندامانی پەرلەمانی کوردستان لەو کۆبوونەوە لەو راپۆرتە ئاماژەی پێکراوە و ئەو پرسیارانش کەمترە بنەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بێنە پەرلەمانی کوردستان وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە و کار لەسەر راپۆرتەکە بکرێت کە ئێمە دوو مانگە لە بەردەستیانە ئیتر ئەگەر لە بەرەوە بێکە خۆیان کار لەسەر راپۆرتەکە بکەن و مەسەلە ئێمە ئەوەی کە بەلامانەوە گرنگە لە ڕابردووشە ئەوەمان وتووە کە بتوانین چۆن بتوانین خزمەت بکەین ئێمە راپۆرتەکەمان و وردەکاری و دراسەیەکی ورد و بە دوواداچوونی ورد بەڕقەمەوە داومانە پیان تەمە ناکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت سوودی لێ بینەوە کاری لەسەر بکە بەڵام هەمووەمانە لە چوارچەوەی یاسا بەرکار و یاساکانی هەرێمی کوردستان باشە تۆ کاکزیات لەسەر ڕێگەیسە زۆرێک لە فەرمانبەران چاوەڕێ ئەم بابەتە بن دەچینە هەر کۆمەڵ و دانیشتنێکی شەو باس دەکرێت کە چاوەڕێ دەکەن ئەو بڕەپارەیە کە لە کاتی قەیرانی داراییدا لە هەرێمی کوردستان ڕوویدا و دواتر بە پاشەکەوت و بە قەرس ناوی هێنرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستاش فەرمانبەران وەرگرتنی ئەو بڕەپارێن کە وەکو قەرزە لای حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ جێبەجێکردنی ئەم بڕیارەیە چاوەڕێ دەکرێت و پرۆژە یاسای بودجێش کاتەنێ و پەرلەمانەوە ئەم قەرزە بە فەرمانبەران بدرێتەوە. لە ڕاستیە من حەزەکەم شاد بە شتێک بە مەسلەی لێبڕینی موچە و پاشکەوتی موچە و ئەو موچانەی کە نەدراون هەموو ئەمانەش بەشێکن لەوەی کە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە نایاسایی جێبەجێ کردوون لە ڕابردووە ئەوەی کە هەبووە لە یاسای ژمارە 2 ساڵی 2020 ئێمە مەبەستمان بوو لە پەرلەمانی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم بکەین لە یاسایەک بە مادەیەک لە یاسایەکە ملزەم بکەین کە پاشەکەوتی موچە ببێتە قەرز لای حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەت ئەم پاشەکەوتە بداتەوە ئێستاەوە بە یاسا ڕێکخراوە هەر زەمن و هەر کاتێک بێ حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەبەرەوە کاتە بۆ بیرخستنەوەیەک لە مادەیەکە هاتووە کە لە مادەی ژمارە 13 کە هاتووەڵێ شایستە داراییە خەج کرا و خەج نەکراوەکان خەج کراوەکان مەبەست لێ ئەو موچەیە کە ماگانە ئێستا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان وەرێگرێن خەج نەکراوەکان بریتە لەو قەرزەی کە بەپێی ئەم مادەیەوە قانونە بووە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بیداتەوە و دوو بڕگەی بۆ زیاد کراوە کە ئەمانە بۆ هەموو ئەو پارانەی کە منێکی فەرمانبەران لای حکوومەتی هەرێمی کوردستان هەمە بەڕقام بچێتە سەر حساباتێک حسابێکی بانقی بکرێتەوە بچێتە سەر ئەو حسابە بانقیەوە بەپێی وەزارەتی دارایی ملزەمە بەوەی ڕێنمایی و تعلیمات دەرکا کە منێکی فەرمانبەران چۆن ئەم پارەیە خەرجەکەم و سەرفیەکەم ئەمە تەمانێکی کەلوانی لەو قانونا تەسوید بووە ئێمە لەم راپۆرتە پێشنیاریش کەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لە ئێستا کە بۆ مەقاسا بریتە لە چی بریتە لەوەی کە منی فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستان قەرزم لای حکوومەتی هەرێمە قەرزەکەی من بە بڕی جیاواز لەگەڵ فەرمانبەرە ڕەفیقەکانی ترما هەیە و لە کاتێکا ڕەنگە منیش قەرزاری حکوومەت بم بە پارەی ئاو و کارەبا و سولفەکان کەلام بێ ئێمە داوامان کردو مەقاسە بکرێت هەموو ئەم پارانەی کە سولفەکانە ئەوەی ئاو و کارەبا مەقاسەیە بکرێت لەو قەرزانەی ببڕێت بۆی بتوانین لێ ئەو مەقاسەیە لە بینی و موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە و حەقی خۆیانە حەقی شەرعی خۆیانە قەرزەی وەربگرنەوە بەڵام لە کاتێکا ئێستا ئەبینین ئەگەر حکوومەت قەرزی لای فەرمانبەرێک بێ قەرزەکەی خۆی لێوەرەگرێتەوە بەڵام قەرزەکەی خۆی ناداتەوە ئێمە پێشنیاری ئەو مەقاسەیەشمان کردووە کە بێ و چەند بابەتێکی تری گرن کە لە راپۆرتەکە ئاماژە پێکردنەوەی سەکاتیەوەمان نەبێ وردەکارەکانی باسکەم. کاکزیات پێم خۆش بوو لەگەڵ جەنابتا لەسەرم بابەتە دیارە من پرسیایی تریشما و بەس کاتی بەرنامەکەم ڕێگەی نەدا کە زیاتر لەگەڵ جەنابتا لەسەرم بابەتە گفتوگۆ بکەم زۆر سوپاس بە بەڕێز زیاد جەبار کە بەڕێزیان سەرۆکی فراکسیۆن یەکێتین و هەروەها سەرۆکی لیژنەی داراییدا پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە میوانیمە بوون سوپاس بۆ ئامادەبوونت